پێشمەرگە کێوماڵی سنووری ناوچەی شێخ بزێنی ناحەی شوان دەکات بە دوایە و چەکدارانە دەگەڕێت هەفتەی ڕابردوو سێ گەنجی سنوورەکەیان لە ناوچەیەکی بۆشای نێوان پێشمەرگە و سوپای عێراق شەهید کرد. ئۆپراسیۆنەکە بەیانی یەکشەمە دەستی پێکردو لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە کێوماڵیە و سنوورانە کران کە ئەو چەکدارانە بۆ چالاکیەکانی خۆیان سوودی لێ دەبینن. ئەمڕۆ هێزەکانی ئێماوانەی کە تایبەتن لەم سنوورە کێوماڵێکی هەموو مەنتقەکانیان کردووە، بەڵام بەداخەوە هیچ ئەسەرێکی وا نەدۆزراوەتەوە کە شوێن و جێگەی حەوانەوە ئەو شتانە بێت کە هەموو ئەو شوێنە حساسەکان ئەمڕۆ پێرنەگە کێوماڵێکی زۆری ناوچەکەیان کردووە لە هەموو ناوچەکە خۆشتان بینی تا ناوچەیەکی فراوانە. چەند ڕۆژێکە جموجۆڵی داعش لە سنووری کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان ترس و دڵەڕاوکێی لای دانیشتوانی ئەو ناوچانە دروست کردووە. داعش سوودی لەو بۆشایە ئەمنیەی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بینیوە. پێشمەرگەش دروستکردنی هەمانگی و ژووری ئۆپراسیۆنە هاوبەشەکانی نێوان هەردوولا بە پێویست دەزانێت. جارێکی تریش تاکید لەواکەینەوە ئێمە بێ ئەم سنوورانەی کە هەمووی جێی ناکۆکن ئەبێ هەوڵ بدرێت هەواهەنگی تەواو هەبێت لەگەڵ هێزەکانی عێراق و هێزی پێشمەرگە و ئێستا هەوڵدان هەیە کەوا ژووری ئۆپراسیۆنی هاوبەشدا بنین. قەنەعەتمان وایە ئەو کاتا توانین معلوماتی استخباراتی زیاتر بگۆڕینەوە و تیرۆریستانیش نەتوانن دزە بکەن بۆ هیچ شوێنێک. هەوڵدانمان بەردەوامە و ئومێدوارین لە ئایندەشا ئێمە بتوانین ئەو ژوورە هەماهەنگی هاوبەشانە لەگەڵ هێزەکانی عێراقدا بنین و بۆ ئەوەی ئەم وەزعانە جارێکی تر دووبارە نەبێتەوە. ناکۆکی نێوان پێشمەرگە و سوپای عێراق و نەبوونی هەمانگی پێویست و دروستبوونی بۆشای ئەمنی نێوانیان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە وای کردووە داعش جموجۆڵەکانی زیاتر بکات و بە شێوەی گرۆپ هەر ماوەی لە جێگایەکەوە ڕووداوی هاوشێوەی هەفتەی ڕابردووی ناوچەی شێخ بزێنی دووبارە بکەنەوە. پێشمەرگەش هەوڵ دەدات ئارامی بۆ ئەو ناوچانە دابین بکات و هاوڵاتیان لەو ترس و دڵە ڕاوکێیە ڕزگار بکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، ناوچەی شێخ بزێنی.